گەرموگەشتین سڵاوێمەتان پێشکەش بینەرانی تلڤیزیۆنی ڕۆژهەڵات لا درێژەی زنجیرە بەرنامەکانی تایبەت بە 26 ڕێبەندان ئەم دارش گەڕانی وڵاتان و میوانداری زۆر بەڕێز عەبدوڵڵا ئازەربات بەرپرسی کمیسیۆنی نظامی کۆمەڵەمان کردووە. کاک عەبدوڵڵا بەخێربێت بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس. منیش سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیوی، هەروەها بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکی کۆمەڵە پیرۆزبایی دەکەم لە هەموو پێشمەرکانی کۆمەڵە و هەموو ڕێخستنە نهێنیەکانی و هەموو بنەماڵەی پێشمەرگە و شەهیدانی کۆمەڵە و بەگشتی هەموو کەسانەی لە کۆمەڵەدا ماندوو بوون. زۆر سپاس. سەرەتای پرسیارەکەمان بەوە دەست پێ دەکەین لە 26 ڕێبەندان و دوای 26 ڕێبەندان پێویستی دامەزراندنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەکو هێزێکی نظامی کوردستان چی بووە؟ ئێمە گە بگەڕێنەوە سەردەمی دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 کۆمەڵەکە ماوەی نزیک بە دەهەیەک چالاکی نهێنی بووە، وەکو حیزبێکی سیاسی تەشکیلاتی بووە کە زیاتر چالاکیەکانی خۆی وە چالاکی غیری پێشمەرگانە بوون، حیزبێکی مسلح نەبووە. بەڵام لە دوای ڕاپەڕینی گەلانی ئێران کۆماری ئیسلامی کە ئەو سەردەمیش تازە هات بۆ سەرکار نەکرد مافەکانی خەڵکی کوردستانی نەدا کە لەو شۆڕشەدا زۆرترین سەهمیان هەبوو و تێیدا قوربانیاندا، بەڵکو وەڵامی خواست و داواکانی خەڵکی کوردستانی بە زمانی ئاورواسندایەوە هێرشی کردە سەر کوردستان و ئەو ئازادیانەش کە خەڵکی کوردستان بەدەستیان هێنابوو بە تەما بۆ ئەم دەستکەوتانش هەڵ بچنێتەوە. لە حەقیقەتدا بۆچی کۆماری ئیسلامی ئاوا ڕووی کردە کوردستان نەکەر وەک گەلی کورد وەکو نەتەوەیەکی ژێردەست کە ساڵانێک داوای خواستی نەتەوایەتی خۆیانیان کردووە و پێش ئەویش لە دەورانی پێش ڕژیمی جمهوری ئیسلامیشدا زەمینەی ئەمانە هەبووە. لەلایەکی دیکەوە کوردستان ئەوەی پێی دەڵێن سەرتۆپی خەباتی ئێران بوو، جێگایەک بوو کە لەگەڵ بەهاکانی جمهوری ئیسلامی نەدەهاتەوە. ئازادی ژنان، ئازادی ئەحزاب، هەروەها هەموو ئەو بەهایانەی کە خەڵکی ئێران بۆی هەستا بوون و ڕاپەڕینیان بۆ کردبوو بەڕاستی لە کوردستان داوەتی دەهاتوە. کۆماری ئیسلامی نەیدەویست ئەمە ببێ بە ئۆلگویەک کە هەموو ئێران چاو لە ئەو بکە. لەلایەکی دیکە جمهوری ئیسلامی حملەی کرد بۆ سەر کوردستان و فەرمانی جیهاد درا لە عەلەیهی خەڵکی خەباتکاری کوردستان. لێرە ئاماژە بەوەش بکەم کە کۆمەڵە بە دروست ئەم کات و ساتانەی تەشخیصدا پێش ئەوەی لە 28 گەلاوێژی 1358 خومەینی فەرمانی جیهاد بۆ سەر کوردستان سادر بکە، کۆمەڵە هەستی بەوە کردبوو جارێکی دیکە کۆماری ئیسلامی خەریکی خۆتیارکردنەوەیەکە و خەریکی پاوزێکی بە خۆی داوە هێرش دەکاتە سەر کوردستان. هەر ئەو دەم ئامادەکاریەکانی بۆ ئەمە خەریک بوو، دەست پێ کردبوو. بەڵام دوای ئەم فتوایە و دوای هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان کە کۆمەڵە لە مقالەیەکدا لە ژێرناوی کۆمەڵە جنبشی کوردستان دەربوتەیە ئازمایش تەوزیحی ئەوەی داوە و ماهیەتی سیاستی جمهوری ئیسلامی ڕۆشن کردوتەوە و بەردی بناغی هێزی پێشمەرگەی کۆمەڵی دامەزران کە هەتا ئێستاش پارسەنجێکی بەهێزە بۆ ئەم خەباتە و بۆ بزوتنەوەکەی. ئێوە بە دوای دەیەی شەستی هەتاوی وەکو هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەردەوام جەولەتان بووە لە کوردستانی ڕۆژهەڵات. هەندێک کەس ینی باواتایەکی بەڵام هەندێک لایەن لەسەر باوەڕن کە ئەم کاری کۆمەڵە زربەی لە خەباتی مەدەنی کوردستان داوە. بە لە بەرچاوگرتنی مێژووی کۆمەڵە ڕای ئێوە چیە؟ پێت وایە ئەمە چالاکی نظامیە زربەی لە خەباتی مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات داوە؟ لە نەزەر منەوە جوابەکە نایە. ئێمە تەنها حیزبێکی گروپێکی چەکدار نین، ئێمە حیزبێکی سیاسین لە دەرەجە یەکەمدا، دواتریش ئەو خەباتە مەدەنیانەی لە کوردستان ڕەچیان شکاوە و ئێستاوەکو کەوتۆت جوڵهایەکی لێ دەبین کە زۆر مثبەتە، ئەمانە بە دەستکەوتی خۆمان دەزانین، ئێمە لە تەقابل لەگەڵ خۆمانیدا نازانین، بەڵکە کۆمەڵە جێپەنجەی بە زۆرێک لەم خەباتە مەدەنیە گەورانەوە لە کوردستان دیارە، هەر لە کۆچی مێژووی شاری مەریوانەوە
هەتا بنکەکانی زەحمەت کێشان لە سنە تا زۆرێک لە خەباتی مەدەنی دیکە ڕچەشتێنەکەی کۆمەڵە بۆ هەتا ئێستاش کۆمەڵە وەکو حیزبێکی سیاسی لە کوردستان لە ڕیزی پێشەوەی ئەم خەباتە مەدەنیانەدایە چه خۆی کە ئیبتیکاری بەدەستەوە گرتوێ چ وەکو سپۆنسەر و پشتیوانی ئەم خەباتە مەدەنیانە لە دوو ڕوانگەوە ئەمە ئەم ڕخنەیە دەگیرێ ڕوانگەیەکی زۆر جاری وایە کات و ساتێک بۆ خەباتی مەدەنی گونجاوە کە ئەگەر خەباتی پێشمەرگانە بکردرێ ڕەنگ بێ و خەباتە مەدەنیە لەبار بەرێ ئەمە لەلایەن خۆمان یا لەلایەن دڵسۆزان و خەباتکارانی بزوتنەوەی کوردستانەوە مەترح دەبێ ئێمەش بۆ خۆمان هەستمان پێکردەوە جاری وە هەبووە چەکەکانمان کەم دەنگ کردووە لەبەر ئەوەی پێمان وە هەبوو زەرورەتی خەباتە مەدەنیەکە ئێستا وکوونێ لەوەدایە کە خەبات و چالاکی پێشمەرگانە کەم بکرێتەوە بەڵام ڕوانگەیەکی دیکە ڕوانگەیەکی ئاش بە تاڵانەیە لە ڕوانگەی دژایەتی بزوتنەوەی چەکداری و شۆڕش جێرانەی کوردستانە ئەمانە ئەمن بە کەمیان ناژڵم هیچیانیان تێدانێ بەڵام بەشێکیان ئەمە پاساوێکە ئەمە پاساوێکە بۆ ڕەواندنەوەی هێزە چەکدارەکانی کوردستان و حیزب بەڕەسەنەکانی کوردستانی ڕۆژهەڵات وەکو دوایین پرسیار کۆمەڵە پتر لە 12 ساڵە باسی بەری کوردستانی لەنەو حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەکات ئەوە وەکو هێزی نظامی دەتوانێت چ ڕۆڵێکتان لە دروستبوونی بەری کوردستانی بێت بۆ تاکو ئێستا هێزێکی هاوبەشتان لە نێوان حیزبەکانی دیکەی کوردستانی ڕۆژهەڵات دروست نەکردووە ئەم پرسە کە کاتی خۆی مەترح بووە و لە کۆنفرانسی هەشتی کۆمەڵە پەسەند بووە و وەکو وەڵامدانەوە بە پێویستیەکی کۆمەڵایەتی پێویستیەکی بزوتنەوەی کوردستان هاتوۆتە ئارا و بە دروست و کۆمەڵە شانازیەوەی هەیە پێشقەدەم بۆ لەوبارەوە ڕەنگ بێ پرسێکی سرف پێشمەرگانە و نظامی نەبێ ئیشی سەرکردایەتی سیاسی حیزبەکان بێ بۆ وڵامدانەوە و بۆ پێکێنانی ئەمە ناڵم لە خوارەوە هیچ ناکرێ ئەگەر لەسەرەوە ئەم یەکگرتوویە بکردرێ کار بۆ خوارەوە ئاسانتر دەکا بەڵام جاری واش هەیە کە لە خوارەوە کاری هاوبەش لە پایەوە زەمینە خۆش دەکا بۆەوەی نهایەتەن سەرکردایەتی حیزبەکان بەو قەناعەتە بگەیەنێ کە کاری هاوبەش لە زەمینەی جۆرا و جۆری ڕاگەیاندن ئەمنیەتی نظامی ئەمانە دەبێت ژینگەکە لە بارتر بک بۆ دروستبوونی بەرەیەکی ئاوە ئێمە خوازیاری کاری هاوبەشین لە ساڵانی ڕابردوشدا هەنگاوهایەکی بچووکمان لەو بارەوە هەڵێناوە لە داهاتووشدا مەجبورین هەموو لایەکانی کوردستانی ڕۆژهەڵات بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوژمنی واقعیمان کۆماری ئیسلامی ئێمە دەبێ هێزەکانمان وە توانایی و زەرفیەت و پتانسیێڵەکانمان وەسەریەک بخەین وە من خۆشببین و هیوادارم داهاتوو هەنگاوەکان قەویتر و جددیتر بن بۆ ئەم کار بە هیوای سەرکەوتن سپاس بۆ بەشداریکردنێت زۆر سپاس بۆیەوە بەسپاسەوە بەڕێز عەبدوڵڵا ئازەربار بەرپرسی کۆمیسیۆنی نظامی کۆمەڵە بەڕێزان بەم شێوەژەم بەرنامەتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆشتان بۆ باوات دەخوازم